سڵاتان لێ ببین ئێرانی زاری کرمانجی پشتیوانکەریم و خۆشحاڵ و بەختەوەرم لە دیدارێکی دیکەی تایبەتدا بەوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. دیداری ئەمڕۆمان گفتوگۆکردنە لەسەر ڕەوشی کارەبا دەپرسین بە سنووری ئیدارەی سەربەخۆ و سۆران پلانی کارەبا بۆ سنوورەکە چی دەبێت و هاوکات ئەو قەرزەی کە لای هاوڵاتیانە و ڕێژەی ئەو قەرزە چەندە و چەندین پرسی دیکە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز ئەندازیار ئەردەوان ئیبراهیم ئێدڵبی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سۆرانیان کردووە. ئەندازیار ئەردەوان سپاس بۆ ئەو دەرفەتێکی بە ئێمەتان بەخشیت. سەرەتا لەو دەست پێ بکەم پلانتان چێ بۆ ڕەوشی کارەبا لە سنوورەکە؟ بەڵێ منیش زۆر سپاسم دەکەم بۆ ئەم دیدارە. لە ئەم ساڵ لە بەرنامەماندا دوو محەتەی موبایل، یەکێکیان لە ڕەواندوز یەکێکیشیان لە بەرگوان دابنین، چونکە لە بەرگوان کۆتایی هەموو فیدەرەکان دەچن بۆ بەرگوان بۆ ئەوەی ئۆڤەرلۆد لەسەر فیدەرەکان دروست نەبێتن. ئەو محەتە لەوێ دادەنێن، کۆتایی هەموو فیدەرەکان ڕەتی محەتەکە دەکەن، ئۆڤەرلۆدەکە نامینیتن. ڕەواندوزیش نەفسی کێشەمان هەیە. ئیشەڵا لە داهاتووەکی نێزیکدا فیدەرێکی محەتەکی موبایل سیوسێ لەوێ دادەنێن بۆ کێشەی ئۆڤەرلۆد لەوێش نەمینیت. بەگشتی ئیدارەی سەربەخۆ سۆران بە ڕێژش بە چاو بەرفراوانە و 5 قەزا و چەندین ناحیە لە خۆ دەگرێت. ئەمساڵ هیچ پرۆژێک لە سێکتەری کارەبا لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران بەگشتی ئەنجامەدرێت؟ پرۆژەی بچووک زۆر ئەنجام دراون و ئەنجامی جەدرێن لە بەرنامەدا لەگەڵ ئیدارەی سەربەخۆ سۆران. پرۆژەی گەورەش دانانی محەتەی بەرگوان کە زۆر پێویستە دابنێت، چونکە زۆربەی فیدەرەکان ئێستا ئۆڤەرلۆدن بەتایبەت لە وەرزی هاوین و لە وەرزی زستاندا. بۆ ئەوەی ئەو گرفتە نەمینێتن داوامە کردە محەتەیەکی سیوسێ لە بەرگوان دابنێتن، ئەو کێشە چارەسەر دەبێت. ئەوە گەورەترین پرۆژەی ئەم ساڵە کە لەو سنوورە دەکرێتن. هەروەها محەتەیەکی کە ئەمە پرۆژە تقریبان پارە و ئەم ساڵش تەواو دەبێتن لە قەزای چۆمان، هەروەها قەزای لە ناحیەی حاجی عومران دوو محەتە، یەکێکیان 132 ئەوی 231 لەوێ دادەنرێتن بۆ لەوانەیە کارەبای ئێران بەردەوام نەبێتن لە داهاتوەکی نزیک. بۆیە ئەمە احتیاطی خۆمان وەرگرتەوە کە ئەو دوو محەتە تەواو بکرێت. باسی کارەبات کرد لە وەرزەکان. ئەمە پرسیاران و دروست بوو بە وەرزی هاوین شتێک کارەبا هیچ گۆڕانکاری پێدا دێتن و پێدانی کارەبا نیشتیمانی کاتژمێری پێدانی کارەبا نیشتیمانی هەروەک ئێستا دەبن یا خود بەرز دەبنەوە؟ ئێستا کارەبا نیشتیمانی تقریبان بۆ سەروی 18 ساعت کارەبا نیشتیمانی ئەدەینە خەڵک. بە تاکید لەگەل خواستی خەڵک لەسەر کارەبا و بە تاکید ماوەی پێدانی کارەبا کاتژمێرەکان کەم دەبنەوە. بۆ مانگی پێش تقریبان لە بەرنامەدا کە تقریبان 18 ساعت کارەبا دەین بە هاوڵاتیان، بۆ مانگی 6 بەرنامەیەکی تر دەبێت ئینشەڵا لەگەل کۆنتڕۆلی هەولێر لە بەرنامەدانە کە بتوانین زیاترین کاتژمێرەکانی کارەبا بدەینە هاوڵاتیان. لە ماوەی ڕابردوو وەزیری کارەبا باسی لەوە کرد کە نزیک بووینەوە لە پێدانی کارەبای نیشتیمانی 24 کاتژمێری. لەم ساڵدا بە دیاریکراوی بۆ وەرزی هاوین 18 کاتژمێر کارەبا دەدرێت بە هاوڵاتی؟ لە بەرنامەی حکوومەت هەموو هەولێک ئەدەن ئەم ساڵ کە کارەبا زیاد بکرێتن. بە تاکید ئەوان لە هەوڵدانە کە 18 کاتژمێر و بەسەرەوەش کارەبا بدەن بە هاوڵاتیان. با سەبارەت بە پرسی زێدەڕۆی ئەمێ پرسیارە بکەم. زێدەڕۆی لەسەر کارەبا بوونی هەیە و هەبووە. بەگشتی لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران پرسی زێدەڕۆی لە چ ئاستێکدایە و ئەوانەی زێدەڕۆی دەکەنە سەر کارەبا ئیجرئاتیان چۆن لەگەڵ دەکرێت؟ بە تاکید زێدەڕۆی هەیە و هەبووە، بەڵام ئێستا لە سنووری قەزای سۆران زۆر کەمترە. پاشەوە کە پێوەری زیرەک بەستراوە زێدەڕۆیەکان کەمتر بوون. هەر هەیە بەڵام کەمترن. لە سنووری قەزای چۆمان و مێرگە سۆر زیاتر هەیە چونکە لەوێ پێوەری زیرەک نەبەستراوە. ئەوانەی کە زێدەڕۆیان کردێ بە تاکید لیژنەکان تیمەکانی ئێمە دەگەڕێن و ئیجراعاتی یاساییان لەگەڵ دەکەن، کارەبایان دەبڕین و غرامەشیان دەکەن. لە ئەگەری بڕینی کارەبای هاوین نیشتیمانیە کە زێدەڕۆی کردوتە سەر کارەبا
بۆ دووبارە پێدانەوەی کارەبا ئێوە چ ئیجرئاتێک لەگەڵی دەکەن و ئەو زێدەڕەوەی چۆن بۆ ئەو هاوڵاتیانە کە زەیدەڕوویان کردووە ئیجا بە هەر شێوەیەک بی لیژنێکمان پێکینەوە ئەو لیژنە تەخمین دەکات بزان چ زەیدەڕوویەکە بۆ پێدانەوەی کارەبا دەبی سەردانی بەشی فرۆشتنی وزە بکەن لەوێ تەخمین دەکرێت بزان ڕێ زێدەڕۆیەکە چییە و بە پێی ئەو زێدەڕۆیە ئیجراتی یاسایی مادیان لەگەڵ دەکرێت ئەوەی تێبینیم کرد لە قسەکانت لە ئەگەری نەبەستنی پێوەری زیرەک زێدەڕۆی بوونی هەیە پێوەری زیرەک بەستنی پێوەری زیرەک تا چەند زێدەڕۆی کەم کردوتەوە لەسەر تقریبا 190 بڵێم زێدەڕۆی کەم کردوتەوە چونکە کەس ناتوانین دەستکاری بکەن حالەت هەیە بەڵام زۆر کەم بووە 190 زێدەڕۆیەکان نەماوە بە دیاریکراوی لە تەواوی ئیدارە سەربەخۆ سۆران لە کۆی قەزا و ناحیە و گوندەکانیەوە سەتا چەندی پێوەری زیرەک بەستراوە و ئەوەی کە نەبەستراوە پلان هەیە لە ئەم ساڵدا ببەسترێت بەڵێ بە تاکید پلان هەیە ئەگەر ئەو سندوقا بردانە کە ماون بۆمان دابین بکرێن کە لە بەرنامەدا دابین بکرێن ئینشاڵڵا لە قەزای مێرگەستور و قەزای چۆمان کە ئەو بردانە نەبەستراون دەبەسترێن ڕێژەکەش 173 لە سنووری قەزای ئیدارەی سەربەخۆی سۆران پێوەرەی زیرەک بەستراوە بەڵێ واتە لەم ساڵدا لە ئەگەری چارەسەربوونی ئەو سندوقانی کە جەنابەت ئاماژەت پێ کرد تەواوی ئیدارە سەربەخۆ سۆران پێوەری زیرەکی بۆ دەبەسترێت بە تاکید ئەگەر ئەو کێشەی چارەسەرکردنی دابینکردنی بۆردی کارەبا چارەسەر بکرێتن بۆ هەموو ئەو دوو قەزاش پێوەری زیرەک دەبەسترێت بەڵێ زۆرێک لە هاوڵاتیان نیگەرانی ئەوەن لەسەر پێوەری زیرەک لە ئەگەری کوژانەوەی کارەبایان بۆ ماوەی چەند خولەکێک وە ئێوە بەشی ژووری کۆنتترۆلتان هەیە بۆ حاڵەتانە هۆکاری کوژانەوەی کارەبا بۆچی دەگەڕێتەوە و ئەو کارەبایی کە دەدرێت بە هاونیشتیمانیانی ماڵان چەند ئەمپێرە و بۆچی هاوڵاتیان کارەبایان زۆر جار لەسەر دەکوژێتەوە و نیگەرانن لەوەی کە زوو چارەسەری گرفتەکەیان بۆ ناکرێت ئەمان بۆچی دەگەڕێت ئەمە لە بەراورتی گشتی کارەبای سۆران ژوورێکمان هەیە کە 24 کاتژمێر ئیشی خوان دەکەن دوو ژمارە تەلەفۆنیشیان هەیە کە بە بەردەوام کراوانە دەڵێن ژوورەکە کۆنتترۆل نییە ناوی ئۆنکۆلن 24 ساعت کراوەیە ژمارە تەلەفۆنیان لای هەموو هاوڵاتیان لە پێیجەکان بەڵامان کردوتەوە کە ئەو دوو ژمارەیە پێکردنەوەی کارەبای پێوەری زیرەکن بە تاکید ئەمە 30 ئەمپێر کارەبا هەتا 30 هەتا 40 لە حالەتی ئەگەر خواست لەسەر کارەبا زیاد بە ئەمە ئەمپێرەکان کەم دەکەنەوە بۆ 30 ئەمپێر ئەگەری کوژانەوەی کارەباشەوە کە ماڵەکان زیاتر خواست لەسەر کارەبا زیاد دەبیتن ئەشیا زیاتر پێ دەکەن بۆ دەکوژێتەوە لە ماوەی 145 سانیە کارەباکە دەگەڕێتەوە ئەگەر نەگەڕاوە دەتوانن پەیوەندی بە ژمارەکانی سنتەرەکە بکەن و بۆی کارەبان بدەنەوە 24 ساعتیش کراوە نەڕقم ئەندازێر ئەردوان ئەمێ و پرسیارش بکەم دوای بوون بە ئیدارەی سەربەخۆ سۆران و چەند قەزایەک هێنرانەکایەوە و هەروەها چەند نەحەیەکیش هێنرانەکاوە بەگشتی لەو شوێنانەی کە تازە بوون بە قەزا و لەو شوێنانەی کە تازە بوون بە ناحیە شوێنانەی کە ناحیەن فەرمانگە کارەبایان لێە و چیان لێ بەسەر دێت و ئەو شوێنانەی کە فەرمانگەن لە قەزاکان لە ناحیەکان ئەکرێن بە بەڕێوەبەرایەتی بەڵێ لە بەرنامەی وزارەتی کارەبای پاش بوون بە بەڕێوەتی گشتی کارەبای سۆران ئەو قەزانەی کە دەکەونە سەر ئیدارەی سەربەخۆی سۆران دەکرێنە بەڕێوەتی کارەبای مەسەڵ قەزای مێرگەسۆرە قەزای ڕەواندوزە چۆمانە و قەزای سیدەکانیش کە بەو دوای بوویتە قەزا دەکرێنە بەڕێوەتی دابەشکردنی کارەبا بەڵێ سەبارەت بە هەر ئەو پرسیارەمێوەش ئاماژە پێ بکەم زۆرێک لەو بەڕێوەبەرایەتیانەی کە لە فەرمانگە و لە بەڕێوەبەرایەتەکانی کارەبا کارەکەن هیچ گۆڕانکاریێک لەو شوێنانش دەکرێت یاخود بە تاکید پۆستەکان دوای بوون بەوەرتی گشتی بە تاکید چونکە هەیکەلی ئیداری دەگۆڕێتن پۆستەکانش گۆڕانکاری بەسەردادێتن لە قەزا و ناحیەکانی بەداهی دەبێت خەڵکی پسپۆر و شارەزا لە پۆستەکاندا بن و گۆڕانکاری لە هەموو پۆستەکان دەکرێتن ئەمێ ئەو پرسیارەش بکەم کاتەکە نزیک بۆەوە لەسەر قەرزی کارەبا
سۆرێک لە هاوڵاتیان قەرزی کارەبایان لایەوە و بەشێک لە هاوڵاتیان قەرزەکەیان لەسەر کەڵەکە بووە. بە گشتی لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران قەرزی کارەبا گەیشتۆتە چەند و ڕێژەی ئەم قەرزە لە چ بەشێکن بە دیاری کراوی بۆ بکەیتەوە سپاس دەکەم. قەرزی کارەبا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران نێزیکەی 81 میلیارد و نیوە. زیاتر قەرزەکە هیمالانە بازرگانی تێدایە، پیشەسازی کشتوکالی میریشی تێدایە، بەڵام زیاتر قەرزی کارەبا هیمالانە کە نێزیکەی 53 میلیاردە، لە بازرگانی 8 میلیاردە، لە پیشەسازی 391 میلیۆنە، قەرزی کشتوکال 261 میلیۆنە، یین میری 19 میلیارد و 137 میلیۆنە. بەگشتی کۆی قەرزەکانی کارەبا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە کۆی گشتی 87,106 اشتراکی کارەبا. لەم ڕێژەیە کە هاوبەشانی کارەبا و ئەم ڕێژە قەرزە بە بەراورد بە و جەنابەت بەڕێوبەری کارەبای سۆرانی قەرزەکە زۆرە یاخود هاوڵاتیان پابندین بە گەرانەوەی قەرزەکان یاخود هۆکار چییە؟ قەرزەکە زۆرە بەڕاستی ئەو قەرزە لە کاتی شەڕی داعش و کەمبوونەوەی بودجە و ئەوان زۆر تاسیری لە زیادکردنی قەرزەکان کرد، بەڵام ئەمە بەرنامەکماندانەوە لەگەڵ وزارەتی کارەبا ئەو پارەی کە بۆ هاوڵاتیان دێتەوە بۆ ئەوەی ئەو قەرزە کەلەکە نەبی لەسەیەک، ئەو پارێکە بۆیان دێتەوە مەسەن 3 میلیۆن قەردارە 30,000 بۆ دێتەوە، دەتوانێت 30,000ەکە بدات لە قەردەکە بگەڕێتن و دەتوانێت بەشێکیش لە قەرزەکە بدات بۆ ئەوەی قەرزەکە کەمتریش بێتەوە. ئەمە بەرنامەشماندانە بۆ قەرزەکان زیاد نەبن و داهاتێکیش بە حکوومەت دەگەڕێت. بەڵێ لە ئەگەری زۆرترین ڕێژەی قەرز پارەی قەرزی هاوبەشی کارەبا ئێوە ئیجراعاتی بڕینی کارەبا لێ ناکەن یاخود نا؟ ئەوانەی کە ئەو پارەی کە مانگانە بۆیان دێتەوە کە نادەن ئیجراعاتمان هەیە کارەبایان دەبڕین بۆ ئەوەی سەردانی بەشی فرۆشتنی وزە بکەن بۆ قەرزەکانیان. ئەگە لە 3 میلیۆنیش تێپەڕ بکە قەرزەکە ئەوانش ئاگادار دەکرێنەوە بۆ ئەوەی بین قەرزەکان بە هەتا بە شێوەیەکی قیست بدەن، هەتا 12 قیستیش دەتوانین بۆیان بکەین بە قیست بۆ ئەوەی قەرزەکان کەلەکە نەبن و ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکەن. لە ماوەی ڕابردوو لێخۆشبوون لەسەر 115 کارەبا بوونی هەبوو وەستێدراوە لە ئێستادا هەوڵ هەیە دووبارە ئەم لێخۆشبوون هەبێت و لە ئەگەری ئەم هەبوونی ئەم لێخۆشبوونە هاوڵاتیان پابندن بە گەڕانەوە هاوڵاتیان لە کاتی 115 کە لێخۆشبوون هەبوو قەرزەکانیانەدا و پابند بوون، بەڵام ئێستا هیچ بڕیارێک نییە کە ئەو 115 بگەڕێنەوە. دوا پرسیارمەمێ ئەوە بی هیچ ڕێنمایی و پلانێکەیە بۆ ئەم ساڵی ڕەوشی کارەبا بە گشتی پلان و بەڕێوەبەرایەتی جەناب بەڕێوەبەری تازەی ئەم بەڕێوەبەرایەتی پلان و بەرنامەی کارەبا بۆ سنوورەکە چی دەبێت لە ئەم ساڵدا؟ لە هەموو هەوڵێکدان لەگەڵ وزارەتی کارەباەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبا لە سنووری ئیدارەی سەربەخۆ زیاد بکرێن. لە بەرنامەماندا لەگە موایل داهلیەکان و دەگە کارەبای گشتی بتوانین 24 کاتژمێر کارەبا بدەینە هاوڵاتیان، هەروە ڕەوشی ناوشار لە ڕووی موایلی داهلیەکان و ئەو بێسەروبەریە کە هەیە ئەوانەش ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکدا چارەسەر دەکەین. بەڵێ دەستەکانت خۆش بەڕێزم زۆر سپاس. بەڵێ پیسەران و بینەرانی زاری کرمانجی بەمەندازەیە هاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە تاکو دیدارێکی دیکە و میوانێکی دیکە خودایەتان دەگەم.